ئازیزان و خۆشەویستانی خۆم، سنەتی ڕەب العالەمین وایە بۆ ئەم گەردونە و بۆ ڕۆژگار و بۆ شەوگار چۆن هەموو شتێک دەستپێکێک و سەرەتاییەکی هەیە، ئاواش کۆتاییەک و بڕانەوەیەکی هەیە. مانگی پیرۆزی ڕەمەزان چەند ڕۆژێک بەر لە ئێستا بوو بە میوانی هەموو ماڵێک، بوو بە میوانی سفرەوخوانی هەموو موسڵمان و ئیماندارێک لە کاتی پارچێ و بەربانگە، بوو بە میوانی هەموو مزگەوتێک لە کاتی شەونێژ و تەڕاویحە. ئاواش سەیرەکەی وردە وردە خەریکە ماڵی خۆی و حاڵی خۆی ئەپێچێتەوە، وردە وردە ئەگەڕێتەوە لای ڕەب العالەمین، شەفاعەت ئەکا دانە بەدانە بۆ ئەو کەسانەی کەوا لەو مانگە پیرۆزەیەدا ئەو مانگەیان بە بەڕۆژوو بوون و بە شەونێژکردن و تەڕاویح بردۆتە سەرەوە. ئازیزانی خۆم، مەردی خوا ئەو کەسەیە، پیاوی باش و چاک و بۆ خوا سڵحاو ئەو کەسەیە کە لەسەر عیبادەت و پەرستشەکانە دامەزراو بێ، خۆڕاگر بێ، نەلەخشاو بێ، نەلەرزاو بێ، تەنها لە چەند سات و کاتێکی کەمە عیبادەتی پەروەردیگار نەکا، بەڵکو لە هەموو سات و کاتەکانە لەسەر پەرستش و عیبادەتی ڕەب العالەمین ئەو کەسەیە بەردەوام بێ. ڕەب العالەمین لە قورئانی پیرۆزە لە سوورەی الحیجردا لە کۆتا ئاەتە ئاەتی 99 ئەفەرمێ واعبد ربك حتى يأتيك اليقين. أفرمي أي محمد صلى الله عليه وسلم پروردگاری خود بپەرستە، بەندایەتی بۆ پەروەردیگاری خۆت بکە تا ئەو سات و کاتەی دڵنیایی مردن پێت ئەگا، واتە پشودان نییە، واز لێهێنانی نییە، چەند مانگێک و چەند سات و کاتێک نییە تۆ بڵێ من لە خزمەت دینەکەی پەروەردیگارا بم، ئەوە کەیتر ڕوو لە دنیا و لە دنیا پەرستی ئەەکەم. تۆ کە لەسەر ئەم دنیاە دانراوی بۆ عیبادەت و بۆ پەرستشی ڕەب العالەمین، تا کۆتا سات و کاتت ئەبێت لە ژێر ئەمر و فەرمانی ڕەب العالەمین دابیت.